بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم بەیانێژ لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان هەبێ و بەیانی باشتان لەکەین بەیانی تۆش تۆش باشتر هەژەکە بەو هیوایی کە لە هەرکوێیەکن ژیانێکی باشتان بۆ خوازین سلااوێک لە دڵمانە بۆ ئەوەی بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 بەیانی من و هاژەی هاوکارم لەگەڵتانین بۆی کە ئەو بابەتانی کە بەدڵ و گیان بۆ ئێوە ئامادەکراوە لەلایەن ستافی پرۆگرامی بەیانی 24ەوە پێشکەشتان بکرێت بۆ ئەوەی کە سوود و زانیاری بە ئێوە بگەنین. جا بچینە ناو پرۆگرام و بزانی لە ناو نیشانەکان چیمان هەیە ئەمڕۆ. مامۆستایانی زانکۆ داواکەن گرنگی زیاتر بە وەرگێڕانی کتێب و سەرچاوەکان بدرێت. بامەدەبوونی بەشێک لە کچانی ڕزگار بووی دەستی داعش لە دیبەیتێکدا پرسی ژن و کولتور لە هەولێر تاوتۆکراوە. کتێبی دەواازەیەک بۆ شانۆی مناڵان لەلایەن نووسەر کاروان عەلی بڵاو کرایەوە. ئەم باینە زیاتر بابەتەکانمان بابەتی ئەدەبی ئەبن و لەو ڕوانگەشەوە کە ماوەیەکی زۆرە هەوڵی ئەوە ئەدرێت زۆر لە کتێبە بەناوبانگەکان وەرگێڕانی بۆ بکرێت بۆ سەرزمانی کوردی ئەمە دەواازەیەکی تری تێڕوانینی خەڵک خوێنەر بۆ دنیای دەرەوە ئەکاتەوە چونکە کتێب هەمیشە پردێکی پەیوەندی بووە لە نێوان گەلان و لە نێوان کولتورەکان لە نێوان نەتەوەکان و گێڕانەوەی هەر کتێبێکیش بۆ سەرزمانی دایکی خۆمان وامان لێ ئەکات لە کولتوری وڵاتانی دیکە ئاشنابین بۆ نمونەگەری کەسی زمانێک نەزانێت بەڵامەگە کتێبێکی زۆر بەناوبانگ بکرێ بە کوردی بۆی بخوێنێتەوە ڕێک وەکوای سەفەری کردبێ بۆ شوێنە و شارەزان ڕاستە جگە لەوەش کابێتە سەرچاوەیەکی باش چونکە ئێستا مامۆستایانی زانکۆ داواکەن کە وەرگێڕانی کتێب لە زمانەکانی ترەوە بۆ کوردی زیاتر پەرەی پێ بدرێت کاری پەرستن ینی ئەو کتێبانەی کە پێویستن هەبن بە تایبەت بۆ توێژینەوەکان لە ناو زانکۆکاندا پێویستەکە کە زیاتر گرنگی پێ بدرێت و وەرگێڕدرێنە سەر زمانەکان وەکووتمان ئەکادمست و مامۆستاکانیش داوایان کردووە ساڵانە کتێبێکی زۆر وەردەگەڕێت زەرزمانی کوردی تا یاخو بڵین سانسۆر بخرێت سەر وەرگێڕان گرنگ نییە هەر کتێبەکە کە وەرگێڕدرێ گرنگیشە کە بە چ شێوازێک وەرگێڕە چونکە سۆڤان زۆر جار کتێب هەبووە کاری وەرگێڕانی بۆ کراوەگەر بێت و خوێنەری شارەزا لەم شتە ئەزانێت ئەگەر کتێبەکە لەسەر زمانە ڕاستەکەی خۆی بخوێنێتەوە بەو شوەیە کە وەرگێڕانی بۆ کراوە زۆر جیاوازانی بەرگێکیان لێدا ماڵیوە زۆر جار کاری وەرگێڕان وای کردووە تااقەتی خوێنەوەی ئەو کتێبەت نەمێنێ یاخود ئەو واتە و مانایی کە ئەو کتێبە هەی بووە لە وەرگێڕانەکە چۆنە لە سەرا و ژوور ببێت بۆیە وەرگێڕان دەڵێن ئەوانی کە وەرگێڕان دەکەن دەڵێن بەهۆی وەرگێڕانی خراپەوە یاخود خراپی زمان بۆ ئەو کتێبە ئەتوانین بڵێن تووشی تێکچوون وە شێوان دەبێت بابینەربین. وەرگێڕان زانستێکی بزەحمەتە و هەموو کەس نەشێن ببنە وەرگێر ولدەمێ وەرگێڕانە پەرتووکێکێ پێتویە وەرگێری ڕەوشەمبیریە زمانی هەبیت و زانیاریên گشتî li ser evî zimanî welatî hebin. Xabin evê nûkek wergêran etken an zimanê êkê da lawazî heye an zimanê duyê da. Zimanê duyê da lawazî dikevî tê wek ku tu tênî vedguhezî çunku baş tu tê nagihî çunku êkiş pêngavê wergêran e têgehiştina başa wî dexiya hemî hîrkariyên wê wekû û spor bijît wî biyavî da û zimanê êkê jî her wasa zimanê Kurdî mixabin gelek evê wergêran etken renge zimanê duyê baş dizanin bes zimanê êkê baş nizanin. Xandevanê pertûkên wergeran dî berbizê de bûnê ye lew divêt wergêr bi şêweyekê zanistiyane û emanet evî karî biket da ku xandevan yê mifadar bît. Divêt wergeranê vê carekê pitir bêta xandinê û piştî têta xandinê bêt berawatkirinê gelî erebî û tê ku berê xwe dinê mesela ya erebî ya kurdî herdûk û heker wekû dibêjin Petir mena xwe bidit Petir wekû dibêjin me besta Kurdî bigeheta xandevanî ka çi mifa û çi babetê twê tê de ne vê calewa roj bi roj wekû dibêjin bi zav wergeranê ya berfirehtir bit مخابن ناف wergerana me da sîka me da bazarê me da wergerana gelek lawasiya hey çunku çi fîlter nînin wergerê me
وەرگێرێ me kiştî em çukû navsada de bît du sê çariyet baş hebin belê bi giştî ew ê wergêranet ketin yan zimanê pertûkê ew zimanê jî wergêrayît wêrê de şarezayek û baş hey besit zimanê xwe de şarezayînîne yan zimanî de şarezaye besit keltûrê wî miletî dat keltûrê wî zimanî de şarezayînîne. Zêdebûna pertûkên wergêrayî ji zimanên biyanî bû zimanê Kurdî nava pertûkxaneyan da ber bi zêdebûnê ye. Ji ber evê çendê akademî û mamostayên pispor dixwazin ku ew kesê wergêranê diket pêtiviye li ser binemayên zanistî ev wergêrane bihête kirin bû hindê xandevan mifay jî werbigirît. Çekdar Cemal Kurdistan 24 Zaxo. یەکەی یەکسانی جەندەری لە وەزارەتی ڕۆشنبیری لە دیبێتێکی تایبەت کە چەندین کچانی ڕزگاربووی یەزیدی خۆیان وجودیان هەبوو لەوێ بەشدار بوون ئەنجام درراوە و پرسی ژن و کولتوریان خستۆتە ڕوو. بەڵێ جایزیدەکان باسی نەئارامی شنگال دەکەن کە ناتوانن بگەڕنەوە زێدی خۆیان و داوای بە جێنۆسایت ناساندنی چیرۆکەکانیان لەلایەن کۆمەڵگای نێودوڵەتیەوەکەن. بە تەمەنێکی کەم چیرۆکێکی پڕتراژیدیای لە سینگدایە. خیتام کاتێ دەکەوێتە دەستی چەکدارانی داعش تەمەنی تەنها 11 ساڵ بووە. سەرەڕای ئەوەی 6 ساڵە ڕزگاری بووە بەڵام هێشتا دەرونی پڕ لە ئازارە و لە کۆی خێزانێکی 12 کەسیش تەنیا 5 کەسی ماوە. هاتوۆتە کۆنفرانسێک بۆەوەی جارێکی تر دەنگی ئەو ببیستن. ئەو دەڵێ ترسیان لەوە هەیە بگەڕێنەوە شنگال. داخوازیت خۆشی بکن بەس حتان وەعنی داخوازیەکەمە بجی نهاتێ بەس یعنی یەک بژم یەک داخوازیەمە هەموو هەیە ئەوژی بەس مەقبەرتمە جماعی بێنەڤەکردن یعنی بەس یعنی ئەوە 9 ساڵە هیچ مەقبەرتمە جماعی نەهاتنەوەکردن ئامان نینە و ئەم نزان هەکە جونسایت تکرار نابێ و ئەم نکارن داخواز بکن کەم بەگەرن حتا شنگالەوسان. تا ئێستاش باسکردن لە کارەساتی کۆمەڵکوژی زێدیەکان کۆتایی نەهاتووە و دەیان تراژدیایی لە خۆ گرتووە. وەختێک دەستێکە ئەفرادا دەرکەفتین وان معاناتێک دیت مەدوێت ئەو شخۆشیەکێ بینن خۆ پێشبیرکەن ئەو معاناتێ دیتین ژبیرکەن یعنی ئەس چۆمە کەمپێ من گەلک ناجیات من دووسێکەک دیتن يعني تقرين قلت شيفا شبينا مدانينا يعني قلت حقيمي هندابويا. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بۆ ڕزگارکردنی ڕفێنراون بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق ڕێگرە لە زۆر لە داخوازەکانیان. حکوومەتە بەغداد ڕێگریت کرد و خەڵکی مە شنگاری بەگەڕێت و ملەتێکی خوددانێ خێر و خێراتە بوو خوددانێ جۆت و جۆبەرە بوو پەز و ڕەزا بوو ئەڤرۆکە لە هیڤە سەر سەلێت غیزایی دژین حکوومەتێک خۆ خاوەنێ 22 دەوڵەتێت عەرەبی زان بێشتم سەرکێشێت عەرەبانیا نەشێت مشکیلا 9 ملیۆن کوردی ئێزدی حلکەت. بە پێی دوایین ئاماری یەکی یەکسانی جەندەری لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان 2646 کەس لەدەست سەگدارانی داعش ماون و تا ئێستا ڕزگار نەکراون. 13 دەوڵەت لە پەرلەمانەکانیان دانیان ناوە بە ژینۆسایدکردنی ئیزەدیەکان. گەرچی لە یاسای ژمارە 8 ساڵی 2021 عێراقیش ڕێکارەکانی قەرەبووکردنەوەی ڕزگاربووان دیاری کراوە، بەڵام هێشتا ئیزەدیەکان چاوەڕێی دادگای نێودەوڵەتین کە چیرۆک و تراژیدیە ئەوان بەجیهانی بکرێت و بەم جۆرەش بەشێک لە ئازارەکانیان کەم بکرێتەوە. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. جەنگ و وێرانکاریەکان لە هەر شوێنێک بن هەمیشە واڵێنەوە بەدەیان ساڵ کاریگەریەکانیان جێمێنێ زۆر ئەگە بڵین بە سەدان ساڵیش کاریگەریەکانیان لەسەر ژینگە ناڕاستەو خۆ مێنێتەوە. ئێستا هەڵمەتێکی گەورە و بەرفراوان بۆ ئەو ناوچانەی کە وێران کراون بەهۆی شەڕ و پێکدادانەکان لە سووریا بەڕێواچێ لەلایەن UN کە ئێستا دەستی پێکردووە لە شاری سەرمەت سەر بە پارێزگای ئیدلیبی سووریایە پرۆژێکی
لەو جۆرەیە کە دووبارە ئەو خانوانەی وێران بوون بەکارهێنرن و سوودیان لێوەرەگیرێتەوە ئەمە نەتەوەیە گرتووەکان ئەم کارە بەڕێوە دەبات. تا ئێستاشتانیانە لەو پرۆژە 100,000 متر چوارگۆشە لە پاشماوەکانی شوێنە وێرانبووەکانی ئیدلیب لە دار و پەردۆکان بهێننەوە بۆ دروستکردنی ڕێگاکان ئەمانە بەکار بهێننەوە ئەوە ئەم پرۆژەیە دەرفەتی کاری بۆ 600 کەسیش ڕەخساندووە. پشتی دەرباسبوونا نەهمەهان لەسەر عەرتهەژێ خەلک لە باکوورێ ڕۆژاوای سووریە و بەتایبەتی لە باژارێ سەرمەدا دەست بە بکارئانینا کاڤلێن عەرتهەژێ کردنە. ئارمانجا پرۆژەیە گۆنەتەوەنیە گرتی پشتگیرییا وێ دکە گۆ کاڤلێن ئاڤاهیên وێران کری ببن قیر و دە قیرکردنا قادوریان de وەرن بکارانین. طبعا الكميات الكلية المستهدفة فيها المشروع هي آرمانجا ما أفكو أم 250,000 متر چارگوشه جکاولان دوباره بکار بینن. حیانها 100,000 چارگوشه جکاولن آواهین ویرانکری دشکرنا ریان ده بکار آنیه. هر وها ام بوان کاولان قادن گشتی و کامپانج قیر بکن. و 40 كيلومتر من الطرق الزراعية. جیگری هەماهەنگێ نەتەوەی گرتی بۆ کاروباری مرۆڤی لە سووریێ سەردانا پرۆژەی لە سەرمەدایە کرد. لە گۆری نوونەرێ ناونەتەوی ئەف پرۆژە یەکژە هەولێ نەتەوەنیە گرتیە بۆ باشکردنا ڕەوشا مرۆڤی لە دەڤەرێ بە تایبەتی گو ئەف پرۆژە دەرفەتا کارژە 600 کەسیرە پەیدا کردە زێدەی 200 جوان ژنن. ڕەوشا مرۆڤیل باکووری ڕۆژاوای سووریێ divê demê de karesate zehmetî di kêmasiya piştgiriyê de heye ev di demekê de yê alozî zêde bûye û koçberî jî çêbûye ji ber wê yekê giring em piştgiriya projeyan bikin wek projeya dubare bikaranîna kavilan sûdeyên süruştî û tenduristî giringiyên projeyê hene. Li navçeyê desthelata çekdarên opozîsyona Sûriyê li parêzgeha İdlib û bakurê Helebê 4,500,000 kes hene. Piraniya wan li ser alîkariyên navdewletî dijîn. Kêmkirina rêjeya alîkariyên pêşkêşkirî îsal bandoreke xerab li wan kesan kiriye û asta nebûna ewlehiya xwarinê bilindtir kiriye. ئەزانی هاژە هەمیشە مەقسێکی کوردیە و لەناو کوردەواری وتراوە چەپڵە بەلێک دەست لێ نادرێت دروستە تا چەندە حکوومەت هاوکار بێت و کار بکات و پرۆژە ئەنجام بدات بۆ ئەوەی کە ژینگەیەکی جوانمان هەبێت لە کوردستان و پارێزگاری لە سەوزایی یاخود ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بکەین بەڵام ئەمە قەت ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر هاوڵاتی وشیار نەبێت بەرامبەر بە پاراستنی ژینگە کەواتە هەردوولا بە یەکەوە ئەبێ دەستخەنە ناو دەستی یەکتری حکوومەت کە پرۆژەکانەکات دەبێ هاوڵاتیش ئاگاداری ئەو پرۆژانە بێت یاخود ئەگەر پرۆژێک نەکراوە گەر سروشتی کوردستان خۆی بۆ خۆی جوانە هاوڵاتی پارێزگاری لەو سروشتە جوانە بکات و لەو دار و درەخت و سەوزایی کە هەمانە لە سروشتە جوانەکەی کوردستان. بەڵێ هەروەک چۆن لە سنووری شارۆچکەی ئاکرێ هێزەکانی پێشمەرگی پاراستنی ژینگە بە شێوەیەکی مەیدانی سەردانی گوندەکانەکەن گوند بە گوندی ئەو سنوورە ئەگەڕێن لەگەڵ هاوڵاتیەکانیان قساکەن دەربارەی پاراستنی ژینگە گفتوگۆکەن بە تایبەتیش لە وەرزی زستان بۆی کە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە بڕینی داری تەڕ پێیانەوترێ کە ئاگدار بنام دارانە تەڕە نابێت ببڕدرێت و ژینگە پارێزێکیش باسیەوەی کردووە کاڵە دابشکردنی نەوتی سپی ئەم ساڵە لایەن حکوومەتەوە وای کردووە کە کەمتر هاوڵاتیان پەنابەرن بۆ بڕینی دارەکان. بەڵێ جا هەر ئەمەش وای کردووە کە لایەنە پەیوەندی دارەکان کارەکانیان زۆر ئاسانتر ببێت دروستە چاودێریەکان بەڵام ئەوەش دەزانن کە هاوڵاتی وشیارە دارنابڕێتەوە و بەڵام لەگەڵ ئەوەش هەردیسانەوە بۆ گوندەکان دەچن هەڵمەتی هۆشیارکردنەوە بگومان کاتێ نەوتی سپی کە دابەشەکرێ و بە شێوەیەکی باش و بەرفراوان بۆ ئەو ساڵە لە کاتی خۆیدا ئەمە واکات کەمتر دەست ببرێت بۆ بڕینی دارەکان. جا هەموو کاتێکیش هەروە بووە لە هەرێمی کوردستان ئەو ناوچانەی کە ساردن و شاخاوین زووتر بەشە نەوتی ئەواندا بەشەکرێت لە شوێنەکانی دیکە بۆی کە پەنانە بەنەبەر بڕینەوەی دارەکان یاخود ئەو بارودۆخە ساردە کە لەلای ئەوان زۆر زووتر لە ناو شارەکان دەست پێ ئەکات بەرگێ ئەو سەرمایە بگرن. ئەو ji pêşmergin parastina jîngehî nel devere Akrê yê gund bi gund eb ser welatiyan de digergin da ku wana ji parastina jîngehî hişyar bikene ve
دگل گهشتنا خو بوجم هر کومک مروان بیدو دلی او ریکارو رنماین خو اتهم بر پاراستنا جنگهی دا با نارادن دیار کرن مرا ممال و هلمتا او کو هم خلکی خوشیار کینه و کو جنگه ها ما با پاریزن اف جنگه ها ما یا جان و خملاندی کو شین هاروکار بن گل ما مل بمل دیز پاراستنا جنگه کو هاروکار بن کو جنگه ها ما پاریزن سالانه ادگل هاتنا ورزیدا بارینان و سرمایه اف پیشمرگه بردام خود ایخن نواوان ولاتیان حتی کش نزیک و اوانا جپاراستنا جنگهی هوشیار بکنه و بکنه هفکارین خو ام هم کسکی دل جنگهی تو کو جنگه خو پاریزن کو حق خلتکیش بیت ایرا بری خوب کتما کو جنگه کو پاروسیا کو عرتکی پاروسیا کو خلتکیش شاف لما بکتن زور گرنگان نسبت من وكو شخص يعني ام دبي همي پیشمرگه بین بو نسبت پاروسنا جنگهی منطقه کو چویه الحمدلله زور بفرو باران لتين بس باش بينف دوما دم حوجه دورو نبي جبلی وان هلمتین هوشیار کرنه و اتاف سالات دا هر زو جالی حکومت و لگندان دست به دابش کرنا نفتا سپی هات کرن دا کتی دا والاتی نچار نبن پناه ببن بربرینات دارانو جنگهی تک ندن به وان جور هلمتان وان پیشمرگین پاراستنا جنگهی دویتن کوشیایه که باشتر و هجیتر لدم و سال در باز بوید ناو خلک گندان دا بلاف بکن حتی که او پیک و بشند و جنگه هایی بجوانی بهلنو بپاریزن آری حسین کلستان 24 آکری هەرچەندە دروستکردنی باسووق ئەو سجووق لە دوای پێگەشتنی ترێتر هەر کە ترێ پێگات دەسەکرێ بە دروستکردنی چونکە ترێکە تا ئۆرگانی و تازە بێت ئاسانتر ووت بە تامتر و خۆشترە بۆ ئەو باسووق و سجوو قەیلی دروستەکرێەوە هەر یەکێکشمان یادەوەریمان هەیە لەگەڵ دروستکردنی باسووق و سجووق لە کۆندا کە کاتێ خێزانەکان کۆ بوونەوەیان کرێت چەنەگەر ئێستا کرابێ بە شێوازێکی فراوان پیشەسازی بکرێت یاخود لەو ناوچە دوورەکان و شاخاویەکان دروست بکرێت جاران لە ناو شارەکانیش زۆر ئەکرا و هەموو چێژ و بۆنێکی خۆشی هەبوو بەڵە جا ئەو یەکێکە لەو خواردنانەی باسووق سجووق لەو خواردنە کوردیانەی کە بۆ شەوچەرەی دانیشتەکانی خۆمانە لە ناو خێزانەکانە یاخود کەسێ سەردانی شوێنێکی یەکرد بە دەست و دیاریش لەگە خۆیان ئەی برد ئەم خواردنە خواردنێکی زۆر تایبەتە جگە لەوەی کە سوودێکی تەندروستی تایبەتیشیە و شەکریتیانیە و تر هەموو ئەو پێکێنەرەکانی یاخود پێکاتەکانی هەمووی لە شتی سروشتی دروست دەکرێت جا ئێستا ئەمە چۆتە جگە لە شەوچەرەکان ئێستا بە بەردەوام خەڵک بەکاری هێنێت لەگەڵ نزیک بوونەوەی سەری ساڵ ئیدی خەڵک ئەو جۆرە شیرینیانە زۆر ئاماداکات لە ڕۆژاوی کوردستانیش خانمان دەست بە دروستکردنی باسووق و سجووق دەکەن چەندەها کیلۆ بەرهەمەهێنن دایکی حوسێن خانمێکی دانیشتووی شاری قامشلۆی ڕۆژئاوای کوردستانە و بەدەم دروستکردنی باسووق و سجووقەکەیەوە ئەڵێت من 25 ساڵە ئەو جۆرە شیرینیە دروستەکەم و 3 ساڵیش بەبێ شیرینی و باسووق نابێت. سنجوزي ممتنين ونرمدكن نابا باقرمدي وسبيم رادبن امدار بدكن وام دافا شكر جي قطرة طبعا امتداتكن قطرة جيجبوغو وجوز نفرتن وزي ما نفرتن وام بلولي تشيدكن وام نابلولي داتكن اردو شكر ودمسه وام بي تشيدكن وبلا ما بتري تشيدكر تري هبو ما بتري تشيدكر تري مرزونه بو انا نمايه ام بدمسه تشيدكن وشكر نفسها بلولا بنياية بس بتشكينا رحت رم تشيدكن والسرخانية متشيدكن بكرتي أمراسكن كرتيوي هي إيه بس قوم تشيدكن أمراسكن ودروج عدمي سرخاني وأم دافين سرديوي وأم شلدكن وأمراتكن فشك تشيدبه بني دوی زراب بنجی گونه زراب من قالم بنا خوشتین دوی زراب به بنا بیش دو زرابونا وان ولویه زرابونا وان زراب گوزه ما گرسن نو عدم چیت کن گوزه ما گرسن نگو یعنی به قالندن گویز گرسن
از بری 25 ساله اچون گنده گولیج نافام چیت کرد وقتی وان دبو چیت کرن الباوان معالی واکر طبعا ومجوا علمي وساعتهم بيدم تشيكرن ومرضت كتر ناس ناجحين فيه والحمد لله خش قدرت كذا مرة 25 ساله ده اشيت كمجبو سر سالي وعالم داتيني سر طاولة خور فيكي خور دێنە سەر چەوەری پرۆگراممان کە ئەم بەیانیە سەبارەت بە بڵاوکردنەوەی کتێبی دەواازەیەک بۆ شانۆی منداڵان قساکەین کام کتێبە باس لە ئاماژە و یاخود ئاماژە پەروەردەیەکان و ڕاگەاندنەکان لە دەقی شانۆی منداڵان دەکات. هەروکو لە سەرەتا ئاماژەمان پێکرد کەم بەیانیە بابەتە ئەدەبیەکان نووسین و یاخود نووسەران گرنگێکی تایبەتیانە بێت لە چوارچەوەی ئەم پرۆگرامەیان بۆیە تەوەرێکی تەواو گرنگ بوو کە باز لە کار و چالاکیەکان بکەین بۆ منداڵان ڕۆژانە بینی نەبیستین کە چەندین بابەت و کتێب هەر لە وەرگێڕانەوەتان نووسین و داڕشتنەوەی کتێبەکان کاری بۆ کرێ بەڵام ئەوەی بۆ شانۆی منداڵانە یاخود ئەدەبیاتێک تایبەت بێ بە تێگەیشتنی منداڵان ئەمە کارێکی ناوازە و تایبەتە بۆیە میوانداری بەڕێز کاروان عەلیمان کردووە کە نووسەری کتێبێکە بۆ شانۆی منداڵان. کاکاڕوان بەخێراتیم کاتت باش بەیانێکی باش بۆ تۆ بەیانی ئەوەش باش بەخێراتی باری باش کاکاڕوان من هەر کاتێ میوانێک کە ئەبێتە میوانی پرۆگرامەکە دڵخۆشم کە بۆ جاری دووەم و سێم بێت کەواتە ئەمەوە کات نیشانی بدات ئەم میوانە بەرهەمدارە ئەم میوانە بابەتی نوێ و پلانەکانی کە لە ڕابردوودا باسی کردو ئێستا جارێکی دیکە چۆتە بواری جێبەجێکردنەوە و هاتۆتەوە لای ئێمە سپاس بۆ تۆ بەخێر بی سپاس بۆ ئێوەش بە هیوام میوانێکی ڕوحسوچی سەرجەمبی نەرانمان بین و بەهۆی پرسیارەکانی ئێوە بتوانین زۆرترین زانیاری لەمەڕ ئەدەب و شانۆی منداڵان بگەێنین زۆر کەواتە بابزانین شانۆی منداڵان و شازادە بچکۆلەکە ئامانجی چییە چۆن ئەم کتێبە نووسراوەتەوە چۆن بەردەستە زانیاری لەسەر کتێبە شانۆی منداڵان و شازادە بچکۆلەکە پێک دێت لە 5 دقی شانۆیی هەر 5 دقیقە باس لە چەندین ڕووداوی پەروەردە ئاسایی دەکات کە بۆ نمونە منداڵان گۆش و پەروەردە بکات لە ڕێگای دیالۆگەکانی کاراکتەرەکانەوە و ئەو پڵۆتانەیەکەوە چێنراون لە ناو دقەکەدا بە شێوەیەکەوە بە تەواوەتی یەکان گیرە لە ڕووی سایکۆلۆژیەوە چکە ئێمە ناکرێ باس لەمەڕ ئەدەبیاتی منداڵان بکەین و سایکۆلۆژیای لێوە دەربنین هەموو ڕووداوەکان بە شێوەیەکی چنینکاریەکی جوانی بۆ کراوە و ئەم کتێبە لە دەرەوەی وڵات وە لە ناو هەرێمی کوردستانیش خەڵاتی چەند فیستیڤاڵی بردووە وەکو دەق و سوپاس بۆخوا وەکو پراکتیک لەسەر ستەیجەکانی شانۆی منداڵان بە هەمیشەی دەبیندرێت باشە مامۆستا کاروان تۆ بابەتەکانت زیاتر نووسینەکانت لە بوارێکدایە کە زۆر گرنگ و کاریگەرە ئەویش بۆ منداڵانە کارکردن نووسین زمانی منداڵان تا چەند گرنگی پێدراوە تا چەند بۆ تۆ سەختە پێویستی بە چ میکانیزمێکە پێویستی بە چ زمانێکە کە منداڵ تێگەیشتنی هەبێت هیچ گومانی تێدانە ئەتوانین هەر بۆ دەست پێ بکەین بۆ ئەوەی کەوا گەڵایەک بنووسین پێویستە دارستانێک بخوێنینەوە ئەمە ڕاستەوخۆ ئەم بۆچوونە لەگەڵ ئەدەبی منداڵان یەک دەگرێتەوە بۆچی هیچکە ئەگەر بێت و تۆ بتەوێ هەر ئاماژەیەک یاخود هەر ڕستەیەک بۆ ئەدەبیاتی منداڵان بنووسی دەبێت تەواو شارەزایی بنەماکانی نووسینبی تەواو شارەزایی سایکۆلۆژیای منداڵبی و تەواو شارەزایی تەمەنی منداڵبی ئایا ئەم نووسینە بۆ چ قۆناغێکی منداڵانە چکە ئەمەش گرنگێکی خۆی هەیە بۆیە ئەو میکانیزمی کە بۆ ئەدەبیاتی منداڵان پێی دەنووسرێ یاخود بە شێوەیەکی گشتی ئەگەر چیرۆک بێت ئۆپەرێت بێت هۆنراوە بێت یاخود دەقی شانۆی بێت ئەبێ زمانەکە زمانێکی کورت و پوخت و ڕەوان بێت ئەمە بۆچی بۆ ئەوی منداڵ بە ئاسانی بەبێ گرێ و گۆڵ بەبێ زمانێکی لێڵ بتوانێ مەبەست و ئاماژە پەروەردەیەکانی کە نووسەر بە جۆرێشتر دەیگەیەنێت بە ئاسانی بگات بە منداڵەکە زۆر چاکە کاکاروان ئێمە هەمیشاڵین هەر چێکمانویست بە مناڵان بڵین ئەبێ خۆمان ئەنجامی بدەین لە کردەوەی ئێمە ببینن و دواتر ڕنگدانەوەی هەبێ ئەوان ئەنجامی بدەن بەڵام ئەوەی کە لەم باڵین دەقەشانۆیانەی کە لێرە هەیە سیرێکی بەبێ ئەوەی کە خودی تۆ ئەو شتە بڵێ یان ئەو کارە بکەی منداڵەکە لێرە ئەو ڕۆڵە دەگێڕێ کە شتێکیش ڕۆڵ مناڵ ڕۆڵی گێڕا بۆ خۆی
چۆنەڵێ لە هزری ئەو مناڵەیە دانیشە لە دەقێکی ئێرەیە بۆ نمونە ئەڵێ فیلەکە هاوڕێکەکەی ون ئەکات ئەڵێ بەکێ بڵین بیدۆزێتەوە با بە سەگەکە بڵین بیدۆزێتەوە کۆچکە سەگ لە ڕێی بۆنکردنەوە ئەو هاوڕێی دەدۆزێتەوە باسی شێکاڵێ سەگ زۆر تایبەتە لە بۆنکردن یعنی ئەم دقا هەم فێرکاریە هەم ئەو منداڵە لە دنیای دەوروبەری خۆی تێگادی تر دنیای ئاژەڵان بێت باخ و گوڵ و دارستان و ئەوەی کە لە دەوروبەرێتی ئەمێ بڵێم تا چەند کارت کردووە بۆی کە منداڵ هۆشیار بکەیت و بەم جۆرە دەقە چویتە ناو بابەتەکانەوە ئەگەر بێت و سیر بکەین بمانەوە منداڵ پەروەردە بکەین ناکرێتەوە منداڵەکە زیاتر بە وشە پەروەردە بکەیت لە ڕۆی پەروەردەیەوە پەروەردەی منداڵ ئەبێ زیاتر بەگەمە و تەشویق بێت یاخود بەو کارانە بێت کە خۆی ئەنجامی دەدات هەر بە شێوەیەکی گشتی مرۆڤ سروشتی وایە کاتێک کە تۆ بتەوێت ئامۆژگاری بکەیت کاتێک کە بتەوێت شتێکی پێ بڵێ ئەگەر بەکردە بیبینێ ڕاستەوخۆ ئەو بیر و بۆچوونە یاخود ئەو ئایدایە یاخود ئەوەی کە ئەوێ بە ئاسانتر جێبەجێ دەکات نەوەکو تەنها وشە بێ گرنگی لە دەقی شانۆی منداڵان و بەتایبەت گرنگی ئەم دەقانە بۆ منداڵان چییە؟ منداڵ وا دەکات بۆ خۆی بە پراکتیک لەسەر ستەیج نواندنەکە بکات جگەلەوەی منداڵەکانی سەر ستەیج فێر دەبێت سەدان منداڵی تری بینەر ڕاستەوخۆ چاوی لێ دەکەن ڕاستەوخۆ ئەو ئاماژە پەروەردەیانە ئەو جوڵە پەروەردەیانە ئەو دیالۆگە پەروەردەیانە لەگەڵ ئەو بابەتانەی کە بۆ نمونە ئەکسسوارات و سەر ستەیج و یاخود ڕووناچی و دیزاین ئەمە ئەبێ بە هارمۆنیەک دواتر مۆسیقا یان ئەو گەمە چێژ بەخشانەی کەوا لە ناو نمایشە شانۆیەکە دەکرێت ئەمە هەموو ڕنگدانەوەی پەروەردەی لەسەر منداڵانی بینەر دروستەکە بۆیە دەقی شانۆیی وەکو نووسینێکی ئاسایی نییە ئەبێت تۆ تەواو شارەزایید لەسەر هەموو ڕەگەزەکانی نووسینی شانۆی منداڵان بێت چکە ڕەگەزەکانی شانۆی منداڵان لەگەڵ بنەماکانی نووسینی ئەدەبیاتی منداڵان جیاوازیەکی زۆر زۆری هەیە بۆیە پەیبردن بە داق یاخود بتەوێت ئەو ئاماژانەی کە تۆ ئەخنیە ناو دەقە شانۆیەکەوە ئەبێ نووسەر زۆر ورد بێ لە چنینکاری ڕووداوەکانی باشە کاکەڕۆن ئەم گفتوگۆی ئێمە کە ئێستا دانیشتوین بۆ منداڵێک سەختە ئێستا مناڵێک لێرە بێ لەوانەیە هەر بێزارکەر بێت ئامادە نەبێ گوێمان لێ بگرێت بینین یەم کتێبە بەم شێوازە کتێبێکە گەورەیە تۆ پێم بڵێ بۆ ئاستی چ تەمەنێکە یان ئەمە نووسیوە بۆی کە پەروەردەکاران لەسەر ئەمە بتوان پراکتیزەی پەروەردەکردنی منداڵ بکەن هەر ڕێک مابەستەکە بەم جۆرەیە ئێستا ئەمە دەقی شانۆییە ڕاستەوخۆ منداڵ بە پراکتیک جێبەجێ دەکات بەڵام ئەمە دەواازەیەک بۆ شانۆی منداڵان کە ماستەرنامەیەکە بە پلەی نایاب وەرگیراوە ڕاستەوخۆ بۆ توێژەرانە بۆ ڕیسێرچەرانە بۆ مامۆستایانە کە لە کۆلێژ ئەمە بۆ ئەو کەسانێ بڵێ چکە ئەمە دەقی شانۆیی نییە ئەمە دەواازەیەکە بۆ شانۆی منداڵان ئاوردانەوەیەکە لە مێژووی شانۆی منداڵان وە هەموو لایەنە پراکتیکیەکانی شانۆی منداڵان و هەموو ئەو بابەتە گرنگانی کە لە شانۆی منداڵان پێویستە لە دەواازەیەک بۆ شانۆی منداڵاندا تێدا دەبینیەوە جگەلەوە ئەمە مامۆستایانی کۆلێژ قوتابیانی ماستەر قوتابیانی دکتۆرا وەکو ڕیفرێنس دەتوانن بە هەمیشەی سوودی لێ وەرگرن جگە لە لایەنە پراکتیکەی جگە لەو بابەتە ئاماژە پەروەردەیانەی لە ڕێگای دەقەکانەوە لە ڕێگای ئەو بابەتانی کە ئەخێنراوتە ناو دەقەکەوە بە شێوەیەکی ئاماژە پەروەردەیی ڕوون کراوەتەوە بۆیە ئەم کتێبە ڕاستەوخۆ ناکرێت بچێتە دەست منداڵەوە چکە ئەمە بۆشیە بۆ گەورەیە جارێکی تر کار لەسەر باشە بۆ سەرچاوت پشتت بە چی بەست طبیعی تۆ کاتێکەوەکو ڕیسێرچەر ئەنووسی لە قۆناغی دکتۆرا بێت یاخوم ماستەر پێویستت بە سەدان سەرچاوی گڵۆباڵی هەیە ئیتر ئەگەر کوردی بێت یاخود عەرەبی بێت ئینگلیزی بێت ئەمە زیاتر ڕەنگە لە سەدان سەرچاوی زیاتری تێدا بە هەموو زمانەکانی جیهان باشە کەواتە ئێستا دەواازەیەک بۆ شانوی منداڵان لە بەردەستی پەروەردەکارانە دەقیش لێرە ئامادەیە و منداڵ ئەتوانێت لەسەر ئەم دەقا نواندن بکات چۆن توانراوە سوودی لێوەربگرێت ئەمە ئێستا بێت لە کوێ بێت جێی تایبەتی خۆی و ئەو شەریکە جێ خۆی چۆنڵ جێگرەوەی خۆی بێت و جێ خۆی بگرێت کوێیە لە قۆناغەکانی باڵیا خۆت بڵێ لە قوتابخانەکان هەیە لە قۆناغەکانی خوێندنە بێت لە چ قۆناغەکە هەبێ کاری لەسەر کراوە بۆی کە منداڵی ئەکتەرمان هەر لە ئێستاوە پەروەردە بکەین و هەل ئێستاوە شان و کارمان هەبێ طبیعی زۆربەی باخچەی ساوایەنەکان لە کتێبخانەکان وە دەستیان کەوتووە و ئاگام لێیە کە زۆر کات لە مەشهدە بچووکەکان دیمەنە بچووکەکان وەکو ئاماژەی پەروەردەیی مامۆستایان جارێشتر ڕاهێنان بە قوتابیان دەکەنەوە جگەلەوە لە پەیمانگای هونەرە جوانەکان
چەندین دەقی لێکراوە بە نمایش و لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر و سلێمانی هەر بە هەمان شێوە و لەسەر جەم کتێبخانەکان دەست دەکەوێت ئێستا ئەوەی کە پێم خۆشە قسەی لەسەر بکەم کە وەکو تۆ چەمکێکت ئاماژە پێکرد ئەڵەی لە ئێستاوە بمانەوێ منداڵان پەروەردە بکەین وەکو ئەکتەر ئەمە بەجددی هەڵوێستەی زۆری لەسەر دەوێ ئەمە خەون و خولیای منەکە لە هەرێمی کوردستان ئاوەڕ لەم بوارە گرنگە نەدراوەتەوە کە منداڵ لە تەمەنی بچووکیەوە گۆش بکەی بۆ ئەوەی کەوا ببێ بە ئەکتەر ئێمە ئەگەر سیر بکەین پەیمانگای هونەرە جوانەکان لە سەی بنەڕەتیەوە قوتابی وەردەگرێت بەڵام ئێمە چۆن وا بکەین فێرگەیەکی تایبەتمان هەبێت چۆن وا بکەین منداڵ وا لێ بکەین کە هەر لە سەرەتای تەمەنیەوە دەست بە نواندن بکات تێکەڵی نواندنی بکەین تەنها تاکە دەواازە ئەگەر نەبێت بە مبالەغە تەنها ئەم کتێبانن کە لە قوتابخانەکان و لە باخچەکانەوە جارێکتر منداڵ بەر ئەمبی ئەجوانە و جاگەر ئەم کتێبانە هێندەی سوودەکەی خۆی بەکارهێنەر سوودی لێ وەربگرێت ئەنی ئەمە بیانوێکت نێشتۆتەوە بۆ مامۆسایەکی هونەر بۆ مامۆسایەکە شانۆ بڵێتەوە لە قوتابخانەیەکە وەکو دەرسێکی وەکووانەیەکی سەرەکی کاری لەسەر بکات کتێبەکە بخوێنێتەوە تا پراکتیزی بکات کاروان بە دەرفەت ێزانم بۆ پێی کە تۆ باگراوندێکت هەیە تایبەت بە جیهانی منداڵان پرسیاریەوە لێ بکەم منداڵی ئێمە بۆ ئاکتەر نییە مناڵی ئێمە بۆ زۆر جارە بینین ڕاستە نواندنەکە وەکو گەورەیەک وەکو باوکی قساکە بەڵام کاتێک بێتە سەر قسەکردنێک یاخود پێشکەشکردنی بابەتێک یان لەناو هەر دوور نەڕۆین مایکێک ببینێ کامێرێک ببینێ شەرمنترین مناڵی لێ دەرەچێ یاخود کەسایەتێکی زۆر لاوە ئەمە هۆکاری چییە بۆ منداڵی ئەمە ناتوانێت هەستەکانی وەک خۆی دەربڕێ لە ناو کۆمەڵگەیە لە ناو کۆمەڵێک خەڵکە گەورەترین کێشەی ئێمە کە من بۆ خۆم زۆر جار وایە ڕیسێرچم کردووە منداڵانی ئێمە بۆچی گەورە ئاسا قساکەن بۆچی کۆمەڵێک گوشە و چەمک بەکاردێنن کە وەکو گەورەیە وەکو جیهانی خۆیان نییە دوور لە جیهانی خۆیانە ئەمە ڕاستە و خۆ ئەگەڕێتەوە بۆ پەروەردە و گۆشی منداڵەکە لە سێرکڵی خێزانیدا ئەگەر بێت و منداڵێک بە شێوەیەکی تەندروست کۆمەڵێک بابەتی پەروەردەیی دایک و باوکەکە ئەگەر بۆی بخوێنێتەوە یاخود فڕیداتە مندەسی وەکو مفرەدات وەکو یەکە وەکو بابەت منداڵەکە بە دڵنیاییەوە لە جیهانی خۆیدا نابڕێت بەڵام بەداخەوە ئێمە کاتێک منداڵە پێی دەڵێن کوڕمعی بە تۆ گەورە بووی شەرمە نازانم چی کۆمەڵێک چەمکی بەڵێ مەگری تۆ پیاوی مەگری ئەمانە بەجددی چەمکی هەڵەن لە ڕووی پەروەردەیەوە مناڵ ئەبێ لەگەڵ ستێپەکانی ژیانی خۆیان گەورە بکرێ ناکرێت دا ببڕێ لە ئایدیای خۆی ناکرێت تۆ بتەوێ بۆ ئەوەی کەوا منداڵەکەت ئەو حەز خولیایی کە تۆ لە مێشک و لە هزری تۆدا هەیە منداڵەکەت بەو جۆرە مامەڵە بکات ئەمە گەورەترین هەڵەیە هەڵەیەکی تر کە منداڵەکانمان بۆچی وان ئەمە یعنی بەداخەوە ئەڵێم دایک و باوکانی ئێمە کە منداڵ پەروەردە ئەکەن بە شێوەیەکی تەندروست پەروەردەیان ناکەن لە جیات ئەوەی کۆمەڵێک مادە بۆ کتێبخانەکەیان دابنێن کۆمەڵێک مادە بۆ کۆمەڵێک بابەتی ئەکسسوارەتی لاوەشی دادنێن لە مەسوارەت کا کاروانەوە لە لای هیچ دایک و باوکێک نامۆ نیە گەر ئێستا من بڵام ڕەنگە کەسێک نەڵە نا منوانیم بەڵام زۆربەی زۆری خەڵکی کوردستان هەر بە گشتی سیرێکی ئەوەندەی سەرنجیان لەسەر ئەوەیە کە منداڵەکەی نمرەیەکی بەرز بێنێ لە هەروانەیەکی دیکەی خوێندن سەرنجی لەسەرەوە نییە کە منداڵەکەی وێنەکێشێکی باشە منداڵەکەی کاری نواندنی باشەکات ئەگەر ئەو بابەتانش بکات دڵنیام جاری وایە پێڵێڵێ لە جاتیەوە خەریکی خوێندنەکەەوە بە باشترە جا بۆ ینی ئەم ئاریشەیە ئەم ساڵ لە پرۆگرامەکان من ئەندامی لیژنەی پرۆگرامی دانانی هونەرم وەکو ئەندام ئەم ساڵ بە فەرمی کارمان لەسەر ئەوە کردووە چۆن بتوانین بازنەی 1 و 2 3 وا لێ بکەین منداڵ بە هونەر ئاشنا بکەین و بابەتی هونەری بکرێت بە منهەجێک کەواتە کاری ڕێکخراوە چۆن ڕێکخراوە ئەو ڕێکخراوانی کە لە ناو کۆمەلگان ڕێکخراوە کۆمەلگە مەدەنیەکان هی کە هی منداڵانن تایبەتن بە منداڵان کاریان ئەبێت چۆن بێت لەم بارەیەوە تا چەندە هەوڵ دراوە فستیڤاڵی تایبەت بە شانۆی منداڵان بکرێتەوە لە هەرێمی کوردستان هەبێت با منداڵانی بەشەکانی دیکەی کوردستانی گەورەش بێن لێرە لەناو ئەم سەقامگیری کە لە هەرێمی کوردستان هەیە فستیڤاڵێکی گەورە بکرێت گروپی شانۆیەکانمان بارز ببن دەست نیشان بکرێن بڵان ئەمانە هەیە چەندێک کار بۆوانە کرا والله تۆ دەست لەسەر قەتماخی برینەکانی من دادنەی بەڕاستی ئەمە خەون و خولیایی منە کە بۆ نمونە فستیڤاڵێکی منداڵانمان بە هەمیشەی هەبێ ئەوەی کە هەیە لە پەیمانگاکان و کۆلێژەکان ساڵانە چەندین نمایش دەبیندرێت یا خود فستیڤاڵی لۆکاڵی دەبیندرێت
ئەڵێ ئەمە کاری چێە ئەمە کاری خێزان و ڕێکخرا و حکوومەت و هەر هەمومانە ئەم کارە پێویستی بە دەستگیری هەیە بەڵێکارە من برینە ناکولێنەوە من ئەمەوێ هەندجار زۆر ناخۆشە تۆ شتێک لە دڵایە کەسی بەرامبەر ئەیڵەت و چاریشی پێنیە ئێرە سەکۆیەکە بۆ ئەوی کە دەنگی کەسانی وەکو جەنابەت بگاتە شوێنی مەبەست و پێویست بۆیە ئەڵێ عەساوە عەلا بەشکم من بەجددی هەرچەندە هەموو ژیانی من یەکلایی کردوەوە بۆ ئەدەبیاتی منداڵان و ئێستا شەرکە قوتابی دکتۆرام دەربارەی ئەدەبیاتی منداڵان ئیشاڵا دەنووسم تێزەکەم هەر لەو بابەت هەیە بەڵام ئامادەم تەنانەت لەسەر مادەی خۆشم بێت هەر فیستیڤاڵێک هەر کارێکی ئەدەبیاتی منداڵان لە شانۆ بێت چیرۆک بێت ئۆپەرێت بێت بەبێ هیچ بەرژەوەندیەک شەو ڕۆژ بنێ مەسەر یەک بەس بۆ ئەوەی خزمەت بە منداڵانی کورد بکەم منداڵانی کورد وەکو سامپڵ من وەرم گرتووە بە داتا سەلماندومە یەکێکن لە منداڵە زیرەکەکانی جیهان بۆچی توانای وەرگرتنیان زۆر باشە جگەلەوە لە ڕووی نواندنەوە مامۆستای بەڕێز ئاماژەی بەوە کرد بۆچی منداڵانی ئێمە نواندن بە شێوەی گەورە ئاسا ئەکەن لە ڕووی نواندنەوە توانای ئەدای جەستەیی و فۆنەتیک و زمانەوانیان زۆر باشترە لە منداڵانی تری جیهان بەو پێی هەڵکەوتەی کورد هەڵکەوتەیەکی تۆپۆگرافی زیرەک ئاساییە ئەگەر لە ڕۆسایکۆلۆژیەکەەوە باس بکەین ئەمە بابەتێکی ترە بەڵام منداڵی کورد کە ئێستا لەم بابەتە گرنگانە بێبەشکراوە بە جددی کەمتەرخەمی حکوومەتی هەرێمە و کەمتەرخەمی ڕێکخراوە ناحکومی و حکومیەکانە و کەمتەرخەمی پەروەردەکارانە و بە دەرەجە یەک مامۆستایانی پەروەردەی هونەری جا مامۆستا لێرە من پێت ببڕم ناخۆشترین شت کە بەستە قوتابیەت ڕۆژانە ئەوەیە کە دەرسی یاخۆ بڵێن وانەی ئارتیان وانەی هونەریان پێسەندرێتەوە بۆ بیرکاریە بۆ عەرەبیە بۆ کوردی ئەمە دوو جار زیان لە قوتابێکە بۆ پێی کە خۆم مناڵم هەیە و قوتابیە یەتەوە ناخۆشترین ڕۆژی بەسەر بردو یەکسەر بۆم باسەکە لە برەوەی مامۆستای بیرکاری وانەی هونەری لێ بردین هەم ڕقی لە وانەی بیرکاری بوویەوە و لە هەمان کاتیشدا نەیتوانی چێژ لە وانەی هونەر ببینێ ئێوە ئێستا بەرپرسیارەتیتان لەسەر ئەوتە من ئیتر ئەندامی لێشتم چیەکەن بۆی کە وانەی هونەر بە هەموو جۆرەکان و شێوەکانیەوە جیاجیەکانیەوە جی بکرێتەوە و وانێکی سەرەکی دیاری بکرێت مادەم هەفتەیەکە یەک ڕۆژ هەیە ئەو ڕۆژیان لێم مەبن ئەم هەوڵا بۆ من زۆر جێگای دڵخۆشی بوو کە وەکو ئەندام لە لیژنەی پرۆگرامی هونەری بە فەرمی کار بکەم و 100% ئێمە کارمان لەسەر ینی کارمان لەگەڵ چەندین پسپۆر لەسەر ئەوەیە وانەی هونەری هەم بە پراکتیک هەم بە چێش هەم بە گەمە و هەم بە کۆمەڵێک بابەت کە ڕاستەوخۆ لەگەڵ تەمەن و لەگەڵ سایکۆلۆژیای منداڵەکە بنگوجێ لە هەموو بوارەکانی تری هونەر چکە هونەر تەنها مۆسیقانیە بەڵام بەداخەوە منداڵانی کورد کاتێک ئەڵێ هونەر ڕاستەوخۆ بیری بۆ لای وێنە چێشانە چێ هەر لە بەشی وێنە چێشان چەندین بەشی ترمان هەیە هەر لە شانۆ چەندین بەشی ترمان هەیە لە مۆسیقا هەر بە هەمان شێوە ئێمە ئینشاءالله بە شێوەیەکی ئاسان و بە شێوەیەکەوە ڕاستەوخۆ لەگەڵ تەمەنی منداڵەکە بگونجێ هەوڵ دەدەین لەم سێ بازنەی پەروەردەی هونەریەدا وانەیەکی تێر و تەسەل پێشکەش بە حکوومەتی هەرێم بکەین و ببێت بە پرۆگرام بۆ هەرێمی کوردستان ئەڵێکا کاروان من ئەمەوێت کۆتایی دانیشتەکەمان بەوە بە هیوای ئەوە بخوازین جارێکی دیکە جەنابەت میوان بی لێرە سەبارەت بە فستیڤاڵێکی گەورە میوانداریت بکەین کە لە کوردستان ڕێکخراوە بۆ منداڵانی شانۆکار منداڵانی بەشەکانی دیکەی کوردستانیش لێرن و باسی ئامادەکاریەکانی فستیڤاڵەکە بکەین بە خۆشحاڵیەوە ئەم شانەوەەر دەگرم هیوادارم وابێ و حکوومەتی هەرێم بەجددی وەکو تاقیگەیەک هەر لە هەموو دنیا چەندین تاقیگەی هەیە بۆ پەروەردەکردنی منداڵ وەکو تاقیگەیەک یاخود ئاوڕ لە چەندین فستیڤاڵاتی ئەدەبیاتی منداڵان بداتەوە هەم بە شانۆ و هەم بە چیرۆک و هەم بە دەقی شانۆیی و نمایشی شانۆیی سپاس بۆ بەڕێستان بەخێر. با سەبارەت بە کەش و هەوا زانیاری وەربگرین با بزانین لە کوردستانی گەورە ئاسمانمان ساماڵە لەکوێ بارانمان هەیە و لەکوێ کەش و هەوا جێگیر و سەقامگیرە و لەکوێش نا با پێکەوە بینەر بین ئەگەڕێنەوەلات سۆڤان بەس پێم وابێت کەش و هەواکەی دەرەوە هەرچەندێک باسی بکەین زۆر بەهاریە زۆر خۆش لە پاییز ناچێت کەش و هەواکەی دەرەوەمان دیارە کە چەند جوانە
سپاس بۆ ژینگە بۆ سروشت کە ئەوەندە جوانی خۆی ئەبەخشێ بە مرۆڤەکان لە کاتێکا مرۆڤ تەنها دەرەری هەیە بۆی زۆر کەمە خزمەتەکانی. پێش ئەوەی کە هاوکاران بچن لای کەشوها من نەزانم قسانەی هاژە ئاماژەیە بووی کە تەواو بوو پرۆگرام با سۆمان بچین ڕەسم بگرین. ئەمڕۆ زۆر لەناو بابەتی ئەدەبیات بوون هەر لەناو بابەتی ئەدەبیات دەمێنینەوە بۆ خۆتان دەزانن کە ئێمە بڕگەیەکمان هەیە کە سەبارەت بە ئەدەبیاتی ئەحمەدی خانیە کە جان دۆست پێشکەشیەکات پێکەوە ئێستا بینەری ئەم بڕگەیابی. ڕۆژ باش تەماشەوانین هێژا جارێکە دیێم بوارنە لەگەڵ خانینە و ئەمێ ئیرۆژی فکرێن ویە خەلەکە بەرێ بەردەوام بکەن و فراتر چکە دەما بەرێ خەلەکە بەرێ دەمامە نەما ئەم مەجبور بوون مە بری و مە تەجیلی vê xelekê kir. Em dîsa wan her du malkan dubara bikin ji bo em zanibin me çi gotibû. Ger kafir û ger gunahkarîn bil cumle ji te umîdwarîn. Me got jî me got Ehmedî Xanî gelekî divir de mirov heze. Niha li vir bi navê mirovatiyê xeber dide. Nabêje em musulmanin. Em dibe em kafirin. Eger em kafir bin em gunehkar bin. Ger kafir û ger gunahkarîn. Emma ji te bil cumle ji te umîdwarîn. Erê em kafirin. Lê hêviya me li te de heye. Tim Xwedayê me hemû yanî Xwedayê kafiranî jî, Xwedayê bawermendanî jî. Em hêviyeke me heye, hêviya xweş te nabirin ku tu rehmê bikî, ku tu efû mexfîreta me bikî. Kes nîne ji kafir û usatan muzhir nebitin ji bo sîfatan. Me got Ehmedî Xanî li vir dibêje ê kafir çima bûye kafir? Ji bo navekî Xwedê heye, ew navê Xwedê ji bo tecellî bibe, ji bo diyar bibe, ew kafir çêbûye. Çawa? Ehmedî Xanî bi xwe şirovet dike. Mesela navê Xwedê Xeffar heye û Xefûr heye û Xafir heye. Sê navin. Xeffar, Xefûr, Xafir. Bexşende, ew ê gunahan dibexşîne. Efû dike. Ew nava ji ezel da heye. Li gor ilmil kelama İslamî navên Xwedê, sîfatên Xwedê ezelî ne, wek wî ne. Jê nayên fesil kir, jê cuda nabin.
الله هەیە گوتنا غەفار غەفارژ بەرێدا غەفارە خودێژ ئەزەلدە ئێژ ئەزەلدە غەفارە ژ ئەزەلدە خودێ گوتیەوێ ئەزێ ئینسانە چێکم وێ گونەهان بکن ئەزێوان عفو بکەم دێمەک ئەف گونەهژی بە ئیرادا خودێ چێ دەبن ji bo wê jî hêviya xanî dibêje em gelekî bihêvîne ji Xwedê ku me efû bike çunku ew gunehên em dikin bi îrada Xwedê ye. Belê kafir bûîn em bi ismî qehhar غفارە ku em kirîn gunehkar yani navê غەفورە em jî guneha dikin hedîsek jî heye dibêje eger we guneh nekirana pêxember dibêje eger we guneh nekirana ji misilmana re dibêje ji ashabiya xwe re dibêje eger we guneh nekirana wê Xwedê mirovin biafirandana çê bikirana ji nû ve ku guneha bikin û Xwedê wan efû bike û Xwedê wan مغفرت بك جبو چش بر گناوی وی غفوره اگر گناه تنبن او ناوی معنی جرا نامینه دوی گناه هبن حتی غفور جی هبه حتی غفار جی هبه حتی غافر جی هبه تواب مثلا تواب جبو چه هي ناوی خودی توابه قلت گناه نکر انت توبه نکر او ناوی خودی معنی جرا نامینه جبو ویجی او گناه کوتدکی توبه جرا درد کفه خودی جی توابه او گناهاناجی احمدی خانی منها بگه نتیجه مزن نتیجه گلکی او جی مگوت متصوفه بجرأت بحثات تشتكي دكا كيم مفكرين اسلامي مفكرين مسلمان ويتشتيد بيجن كفري تمگر نشي ببخشي گردي گناهان لما نبخشي اگر ته في كافريا ما عفو نكي وام بونا كافر ام جري دركتنا ما ام تناس ناكن قلت نكاري بي عفو بكي كفري تمگر نشي ببخشي گردي گناهان لما نبخشي تكفرا ما عفو قبول نكي وتگناه ما عفو نكي دي چه ببا احمدي خاني برسفي ددت بي دي شادي ببن لما شياطين مسروري ببن قلق ملاعين ويش شياطين كوما شيطان شيطان وقلق شيطان كيف خوش ببن كو ام گناه دكن تيجي مع عفو ناكي مسروري ببن قالك ملاعين وكيف خوش ببن قالك ابي كو تلعنت لوان باران ديه ابايا خاني جو خديرت بيجا هينجيش بيخمبرت بيجت بيش خديره وصاب بيجا ابا هين بردوامي اويه يعني اگر تو گناه مع عفو نكي وشيطان كيف خوش ببن كما كيف خوش ببن جبر قلت قران ده هي شيطان قوتي ازي بني ادم جرب بخم ازي بهلم گناه بكن ازي بهلم الديجيتال رابن ازي بهلم باوريه بتنينن خديجي قوتي تو تشتكي بك حتى رجع قيامتي امي جهف جدا بكن بمساله يعني مساله صافي بكن جهف دو درخينن احمد خانيجي يعني وكوش خديرت بيجا يا ربي اري امي گناه بكن لي تجي عفو بك ام ممكن ام حقيقه هذا الشاش ممكن ام حتى بكن درجه كفري لما ناخذ وجهي ما نخ جهنمي افكر وبيرو باوري از باورم اگر وقت ما بقى امي شرح شروفه بكن اگر نما بجي امي بهلن خلق هادن لي باورم او قص وقت دستي مدى نما جبرقو افجي فكرك جلكي جرانا وهم جسارت دايا ونويا د ادبيات دويجا كردي دجي نويا جبو ويجي از دبيجم امي بهلن خلقا بي ده امي في شروع في فكري تمام بكن واز بيشغوتنا احمدي خاني ديني وفلسفي خلاص دبا بيشغوتنا كويا دنتي بيشغوتنا نتوي او بيشغوتنا مشهور احمدي خاني جو قال كان جما مالك ويج جبر كرنا نها ميل فر بسكنن ام بمينن حتى خلق كدن وأز خير وخشية جوارت خوازم حتى جارك دل لقل خاني بەرگە و بابەتەکانی ئەم بانی 24مان پێشکەش کردن دووبارەی ڵێنەوە هیوادارین ڕۆژەکەتان بە باشی بەڕێوە بچێت.
هیوای هەمیشە باشیتان بۆ ئەخوازین بۆ هیوایی کە ڕۆژێکی باش و پڕ لە خۆشی و لە شادیتانە بێت خواتان لەگەڵ و ماڵتانەوە.